بنای خۆی گەورە و میرەبان بینەرانی بەڕێز خۆشحاڵم لە بەرنامەیەکی پەروەردەی تایبەت لەگەڵتانم لە شاری سلەیمانی. ئیمڕۆ باز لە کەسانێکی تری تایبەت دەکەین کە پۆڵێنن لە ناو پەروەردەی تایبەتدا، ئەوانەیش نابیستەکانن. باز لە زمانی تایبەتی ناویستان دەکەین و باز لە ئەزمموی کارکردنی مامۆستاڕێیان لێر دەکەین کە بەڕێزی مامۆستای پەروەردەی تایبەتن، ئەزمموونێکی باشی کارکردنی هەیە لەگەڵ نابیستان و خۆی هەوڵی داوە کە لەو بوارەدا لە بواری زمانی ئاماژەدا بەرەو پێشچوونێک ببینێ بۆ ئەوەی بەتەواوەتی بە شێوازێکی زانستی بتوانێت هاوکاری کەسانی نابیست بکە. سڵاوی خۆی گەورتان لێ مامۆستاگیان. سڵاوی خۆی گەورە لە ئێوەش بێ. سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان. مامۆستاگیان زۆر خۆم بە خۆشحاڵە بینم کە ئەمڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێزام. من مامۆستا ڕەیان دلێر، مامۆستای پەروەردەی تایبەتم، سپۆڕی پەروەردەی تایبەتم هەیە لەگەڵ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و لە ناویشانە مناڵانی نابیست یاخود هەرزەکاران و گەورانەی ئەوانەی کە تەمەنیان پێگەشتووە نابیستن. مامۆستا ماشەڵڵا ئەو کەسانی کە دەکەونە پۆڵێنی پەروەردەی تایبەت، کەسانی خاوەن پێداویستی تایبەت و تایبەتیان پێدەوترێ زۆرن. بۆچی تۆ بۆ نمونە حەزت لێ قوڵ بیتەوە لەگەڵ نابیستان؟ ینی حەز دەکەم بۆ نمونە مامەڵەکردنی جیهانێکی ترە، جیهانم بەستەمەوەیە کە مادەما زمانێکی تایبەتی خۆیان هەیە، کاتە دەبێت تۆ زۆر زانستیانە ورد هەنگاو بنێ بۆی ئەم زمانەی کە ئەوان لە نێوان خۆیاندا تایبەت و زمانێکی جیاوازتر لەو دەربڕینانی ئێمە هەمانە، بۆچی لەگەڵیاندا دەست پێ کردووە؟ دەستەکان خۆشە، پرسیارەکە زۆر جوانە. بە شێوەیەکی گشتی لە ئێستاە گرفتەکانی پەروەردەی تایبەت بەرەو هەڵکشانن، بەرەو پێش ئەڕۆن. ئیتر لە هەموو گرفتەکانەوە سێ بکەین، لە ئۆتیسمەوە، لە ADHDەوە، لە کێشەکانی فێربوونەوە، گرفتی زمان و ئاخاوتن و لە ناویشیانە نابیستان بە هەمان شێوە. من نابیستانم هەڵبژاردووە لەبەرەوەی یەکێک لە لایەنەکان ئەوە خۆمی تیاعبیدمەوە کە ئەمە سەر بە پەروەردەی تایبەتەوە پێویستە لێزانینم هەبێت. ئەمە خاڵی یەکەم. و خاڵی دووەمیش ئەوەی کە ڕاستی هەندێک جار ئەبینم کە لە هەندێک ڕۆ پشتگوێ خراون. گرنگی بە زمانەکەیان نادرێت، یاخود گرنگی بەو احتیاجاتانە نادرێت کە ئەوان هەیەن، ئەو پێویستیانەی کە هەیەە. و هەڵم بژاردووە لەبەر ئەوەی فێربوونی زمانێکی نوێ دروستبوونی کەسایەتێکی تازەیە لە تۆیە. و زمانی ئاماژەش لە پاڵ هەموو زمانەکانی ترا بە هەمان شێوەیە کە تۆ فێری زمانێکی نوێ ئەبیت کەسایەتێکی تازە بۆ خۆ دروستەکەی. حەزم لە فێربوونی زمانە و لە ناویشیانە زمانی ئاماژە و لەو جیهانە تایبەتە بێدەنگەی ئەوان تێبگەم ئەمە ئامانجێکی ترمەکە بۆ کوێ ئەڕوات، بەرەو کوێ ئەڕوات، جیهان بە بێدەنگی چمانایەکی هەیە لەگەڵ ئەو جیهانی کە ئێمە لە ناویە گوزەر ئەەکەین. و هەروەها لە پێداویستێ دەرونیەکانیان، لە احتیاجاتە دەرونیەکانیان تێبگەم کە ئایا گرفتەکانی ئەمان لەلایەنی دەرونیەوە لە کاتی دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتیە، لە کاتی قسەکردنە، لە کاتی فێربوونە چییە؟ هەموو ئەمانە کۆمەڵێک زانیاری، یعنی وەکو گەنجینەیەک وایە کە تۆ بتەوێت بچیتە پێشەوە لێ و لێوی فێر ببیت. و بەدەر لەوەی کە تۆ فێری زمانەکە ئەبیت و فێری هەڵکردن ئەبیت، فێری خۆگونجاندن ئەبیت لەگەڵ کەسە زۆر جیاوازەکانە کە هاندکەپە، ینی گرفتێکی هەیە لە یەکێک لە ئەندامەکانیە کە تۆ ئەو شتت نییە. بەڕاستی ئەمە ئەزمونێکی زۆر جیاوازە، تۆ تێکەڵاوی شتێکە بیت کە شتە لە تۆیان نییە و خۆشت لەگەڵ یا ئەگونجێنی و هەوڵی تێگەیشتن ئەیت. و هەموو ئەمانەش کۆکراوەکەی، ینی نەتیجەی کۆتاییش ئەوەی کە تا چەندێک تۆ ئەوان دڵخۆش ئەەکەیت. ئەمە زۆر پێویستە ئینسان لە ژیانی خۆیان هەیبێت، چەندێک بۆ خۆمانەژین ئەو نەش بتوانین سوود بە کەسەکانی بەرامبەرمان بگەێنین. تۆ کەسی بەرامبەر کە نابیستە کە گرفتێکی هەیە کە هەز بە جیاوازیەکە، کە هەز بە نەقسێکەکە لە خۆیان، چەند پێویستە تۆ بیت ئەم شتی بۆ یەکسانکەیتەوە. بەڕاستی ئێمە وەکو مامۆستایانی پەروەردەی تایبەت، وەکو بەشی پەروەردەی تایبەت ئیش لەسەر چی ئەەکەین؟ ئەوەی کە ئەوانەی کە توانایان کە مەتوانەکانیان بەرزکەین و ئەو توانایانش کە شاراوەن و دیارین ئەو توانایانش دەرخەین و بەهێزتریان بکەین. و ئاستی ئەو کەسانەی کە پەروەردەی تایبەتیان خاوەن گرفتێکن ئاستیان ئاسایی کەینەوە لەگەڵ کەسانی ترە. واتە کاری مامۆستایانی پەروەردەی تایبەت، کاری پەروەردەی تایبەت ئەوەیە هەموو بابەتە جیاوازەکان، هەموو گرفتە جیاوازەکان یەکسان کەیتەوە، هاوسەنگ کەیتەوە لەگەڵ یەکترا. چۆن ئەڵێت ببە بە جوانی لە جیهانی جیاوازیە. بەڕاستی پەروەردەی تایبەت ئەم کارە ئەکات، ئەبێتە بەشێک لە جوانی لەو جیهانە جیاوازی کە ئێمە تیایین. دەڵێ جیاوازیەکان جوانیەکی تر بە جیهان دەبەخشن و دیسان سەر لە نوێ ئارامی و
پشوو درێژی و هیوا بە ئێمەش دەبەخشن نەک بە خودی خۆیان. بەڵێ بێگومان قسەکە و زۆر ڕاستە، بەڵام ئەمە هەتا ئەزمموی نەکەیت، هەتا نەچیتە پێشەوە، هەتا تێکەڵ نەبی نازانیت تۆ چ جوانیەک ئەخڵقێنی، چه هاوسەنگیەک دروست ئەەکەی، چ باشیەک هێنیتە ئاراوە. مامۆستا زۆر جوان پێناسی جیهانی ئەوانت کرد، ژیانکردنیان چۆنەوە پێویست دەکا ئێمەش ینی هەوڵ بدەین لە زمانی ئەوانیش بگەین، شارەزاییمان لە زمانی ئەوانیش هەبێت، کە وەکو گوتمان ئەم جیاوازیانە جیهان جوانتر دەکەن. کێشە و گرفتەکانی ئەمان تەنها ئەوەیە کە بوون نە کەسانی ئاسایی، کەسانی دەروی پسپۆڕیەتی کارکردن لیان تێناگەیان و چ کێشەیەکیان هەیە؟ بەڵێ بە شێوەیەکی عام ئینسان کە گرفتێکی هەبێت، هەتا خودی خۆشمان کە گرفتێکمان هەبێت، بۆ نمونە ئەم هەفتەیە میزاجە تەواو نییە کە ئەچیتە ناو خەڵکەوە و ئەبینی ئەوان پێکەنن یان دڵخۆشن یان شوێن ڕێگەخەن سەیرانی ڕێگەخەن ڕۆنتەوەی تااقەتم نییە نایە خۆ دوورەخەیتەوە. ئەمە جیاکردنەوەیە، خۆ جیا ئەەکەیتەوە. و کاتێک کە تۆ لە من تێنەگەی، بۆم لە من و تۆ لە هەمان شوێنی کارکردنانی تۆ لەو حاڵی من تێنەگەی، وردە وردەوام لەیە کە بیرۆکەیەکی ترم سەبارەت بە تۆ بۆ دروست ئەبێ. ئەڵێم گرنگی نایە، گرنگی بە هاوپیشەکەی نایانی، مەبەست من نمونەیە کە ئەمە لە ژیانی ڕۆژانەمانە ئێمە ئەم شتابین لە کاتی کارکردنمانە. و کاتێک کە تۆ گرفتێکت هەبێت و گرفتەکەت زۆر ئاشکرا بێت، زۆر ڕوون بێت، ئەم دوورخستنەوەی زیاتر ڕوئایات. بەدەر لەوەی کەسی پسپۆڕ بێت یاخود کەسانی ئاسایی ناو خێزانەکەت بێت، بێگومان بارودۆخێکی ناخۆش ئیحراجکە بۆ تۆ دروست ئەکاکە ئەمانی چواردەورم لە من تێناگەن. باشە من ئەگەر گرفتێکم هەبێ لەگەڵ کێ قسە بکەم، کێ ئەتوانێت لێم تێبگا. ئینسان لە کاتی خەم و خەفەتە پێویستی بە هاودەمێکە گوێی لێ بگرێ، بزانێت کێشەکەی چیە، گرفتەکەی چیە، لێشی تێبگات، بەڵێ لی تێبگا. بەڵام کاتێک کە تۆ لەم بیستنت بێ بەش ئەبی یان لەم بەشت بێ بەشەوی، کۆمەڵە گرفتی دەرونیت بۆ دروست ئەکات. کێ لە من تێگا کە ئەو کەسانی کە لە تۆ تێگەن هەڵیانە بژێری، ئەنجا دوای ئەم کەسەکە هەڵی بژێری ئایا لەگەڵ منا گونجاوە، لەگەڵ تەبیعەتی منا گونجاوە، یعنی کۆمەڵێک ئەستەنگی دروست ئەکا بە دوای خۆیان کە ئەبێت ئەم کەسە زۆر شارەزایی هەبێ، زۆر لێ هاتووی هەبێ، هەتا بتوانێت هاوڕێتیەک دروست بکە. واتاگەر بۆ ئێمە هاوڕێتی ئاسان بێت، لە ماوەی گفتوگۆیەکە، لە ماوەی قسەکردنێکی زۆر کەما 5 دقیقە قسە بکەین بەیەکە و هاوڕێتی دروستکەین و بۆ ئەوان لەوانەیە هەفتەیەکی بێ خو 2 هەفتەی بێ و بگرە زیاتریش. چکە ئێمە خۆمان کە کەسێکە لە بژێرین بۆ هاوڕێتی دوای ئەوە چتە ناو فلتەر و پاڵاوتنەوە، ئایم کەسە لەگەڵ منا گونجاو، ئەم تەبیعەتی چۆنە، ئەوەی چۆنە، ئەم لایەنەی و لایەنەی، بۆ ئەویش بە هەمان شێوێ، بەڵام کاتەکەی زیاتر ئەخایەنێت. چکە ئەگەر زمانی گفتوگۆکردنی من تۆ زمانی قسەکردن بێ زمانی ئەو زمانی ئاماژەیە کە ئایا تۆ تی ئەگەی یاخودنا. ڕاستە زمانی ئاماژە مامۆستا بەجددی ئاڵۆزە بۆ کەسێکی ئاسایی کە بیەوێت یان کاتێکی زۆری دەوێت کە بیەوێت شارەزاییەکی باش پیدا بکە، بۆی بۆ واتای ناکە بتوانیت 100%، بەڵام لەوانەیە پێویستیش بکە تۆ لە ژینگەیەکی دەرەوە لە شوێنێکی کۆمەڵایەتی، لە پارکێک، لە شوێنێک کەسێکی نابیزەگەی لانەیە پێویستێکی هەبێت، هەر بە ئەندازەی پێویستەکانی تۆ تێ بگەیت کە ئەم پێویستی ئەو چی یاخود چ جۆرە هاوکاریەکی دەوێت تا تۆ هاوکاری بکەیت. بەنسبەت زمانی ئاماژەوە تەبعاً هەموو شتێک تۆ سەرەتاکە فێری ئەبی، هەر زمانێکی تری جیهانیش بێت سەرەتاکەی قورسە، بەڵام دوای وردە لەگەڵ زمانەکەیان ڕای دەگەر خۆت حەزە بۆی هەبێ. ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە تەعاملی نابیستەکان، مامۆستا نابیستەکان لەگەڵ ئەوانەی کە بیسەرن بە جۆرێکە حەز لە فێربوونی ئەەکەی، بە جۆرێک بۆت ئاسان ئەکەن، بە جۆرێک واد لێ ئەەکەن کە تۆ بچیتە پێشەوە لە مۆزوعەکە. یعنی ئەمە مەهارەتی خۆیانە، ئەمە سکیڵی خۆیانە کە بەکاری هێنن، بۆچی و ئەکەن بۆی تۆ فێر بکەن. یعنی ئەگەر قورسیش بێ ئەو لەلات ئاسانی ئەکا بۆ فێرکردنت. ئەمە لە پێناو چیایە؟ لە پێناو خۆگونجاندنەکەی خۆیاتی، چکە خۆشی هەست بەواکە ئەبێ خۆی بگونجێنێ. قورسەکەی لە سەرەتایە هەموو شتێک سەرەتاکەی قورسە، بەڵام وردە زۆر ئاسان ئەبێت و کاتی هەندێک جار کاتی کەمیشی ئەوێت بۆ ئەوەی فێربی ئەگەر تۆ خۆت حەزە لێبێ، بەڵام لە هەندێک کەسا هەیە کاتی زۆرتری ئەوێ. و جاری واش هەیە بە ئاماژەکەی خۆی زمانە ئاماژەیەکەی خۆی قسە ناکا بۆی تۆ تێبگەێنێ، شازێک بەکارە هێنێ کە ئەتوانێ مەفهومەکە بگەێنێ بە تۆ لە کاتێکا بڵین ئەو ئاماژەیەکی ئەو وشەیەش نییە، چکەمە هەر وشەیەک و ئاماژەیەکمان هەیە، ئەنی هەر وشەیەک و ئاماژەیەکیان هەیە. ئەی دەربڕینی پیت، فێربوونی پیتەکانیش بە هەمان شێوە، هەر پیتێک و بە ئاماژە، هەر پیتێک و ئاماژەکانە فێری بڕگە وشە ئەوە دەکرێت. بەڵێ ئەنجا بەو جۆرە هەندێک جار ئەگەر جیاوازیەک بکەین لەگەڵ زمانی قسەکردنی خۆمان لەگەڵ زمانی ئاماژە، ئەوە دروستە بێ. بۆ نمونە ئێمە بە شازێکی ڕێزمانی قساکەی من ئەچم ئاو ئەخۆم، بەڵام ئەوڵێ ئاو ئەخۆم من ئەچم،
يعني باش پێشێکی لێ هەیە بەڵام فێرە بن طبعا لە مەکتەبە ئەمانە فێرەکرێن بەڵام تجاری وایە تۆ بۆ زمانی ئاماژەکەت بۆ زمانی ئاماژەکە چی ئاسان بە یەکەم جار کەسی بەرامبەر تێبگەێنی ئەوە هێنیتە پێشەوە ئەی جاری وایە ئەم پاش و پێشکەوتنە ڕۆ ئەیە بەڵام ئەویش گرفتێکی وەها دروست ناکالەوەی کە تۆ نەتوانی تێبگەیت بەپێ ئەوەی کە لە بوارەکەیدا قوڵی طبعا دەبێت زانیاریت هەبێت لە ڕووی ژینگەیەوە منداڵانی نابیست لە قوتابخانەکان گەر وەربگیرێن دەبێت وەرج بژێن چکە یعنی بەڵێ ڕێنمایی هەیە بەڵام لەگەڵ منداڵی ئاسایی طبعا لە ژوورەکانیاندا دێ بەڵام چۆن دەبێت مامۆستای بابەتەکە لەگەڵ تەواوی هاوپۆلەکانی کە ئەمان گرفتێکیانە لە ڕووی بیستنەوە وا بکات کە ژینگەکە گونجاو بێ بۆ زۆرینەی تەلەبەکان کە گرفتیانێ لەگەڵ ئەو گرفتەیە کە کەسێکە نابیستە طبعا سەرەتا وەرگرتنی مناڵ لە قوتابخانەیەکی ئاسایی حکومیە ڕەتی بەوە هەیە تا چەندێک ئەم مناڵە توانێت تێ بکات ئەمە نەکات بۆ مناڵانی نابیست بەڵکو بۆ هەموو مناڵانی تری پەروەردەی تایبەت ئەم مناڵە تا چەندێک دەتوانێت خۆی یارمەتی خۆی بات لە دەم و چاو شۆردن لە ئاو خواردنەوە لە چون بە توالێت لە کاتی برسێتی داوای خواردن بکات ئەمە خۆی ڕەتی بەوە هەیە کە یەکەم جار مناڵەکە پێ مەرجانێتەوە بێت ئەگەر مناڵەکە نتوانێت قسە بکات نتوانێت تێبگات تۆ لە پۆلێکا دای ئەنیت یان نتوانێت خۆی یارمەتی هاوکاری خۆی بکات لە پۆلەکە دایانێ ملوانە گرفت بۆ هەموو تەواوی پۆلەکەش دروستکە بەڵام جاری وایە بەڕاهاتن بەڕاهێنا لە سەرەتاکانە تۆ ڕایەهێنیت و مناڵەکە فێری هەموو ئەوە نابێت ئەم ئەوەیان بۆ مناڵانی نابیستیش طبعا نەبێ ئەم مناڵە یەکەمین شت لە پێشەوەی کورسیدا بنرێت بۆی مناڵەکە لە دواوە نەبێت و چاوی لە مامۆستاکەیەوە نەبێت لە بروی گرفت ئازمانی ئاماژ یەکەمین شت کە تۆ ئیشی لەسەرەکەی یان بۆ نەکەسی بەرامبەر تۆ قسەی لەگەڵاکەی ئەوەیە تۆ بتوانانی سەری دەم و چاو لێوی بکەیت بزانانی ئەڵێکی جوڵەکان ئەمە بۆ مناڵ بۆ کەسانی نابی زۆر زەبورەکە لە پێشەوەی کورسی بێت ئەمە یەکەم دووهەمینیش ئەو زەرعی قوقعی کە هەیەی بتوانێت گوێبیستی شتەکان بێت کە تۆ کاتێک کە مناڵێک فێری پیت ئەەکەی تەنها پیتەکە نییە بڵێ ئەمە دێ و تەواو ئەی فێری دەنگەکەی ببێت ئەی فێری بڕگەکردنەکەی ببێت کانش فێری زمان جوڵان و دەنگدەرکردنەوە لێو جوڵانەکەش ببێت لەگەڵ یا فێری ئەمەش بێت ئەمانە هەمووی زەرورە بۆیە پێویستە ئەم مناڵە کە توانای بیستنی ئەوەندە هەبێت ئێمە لە حەقلی بڵێ نابیستانە ئەمە نابیستمان هەیە و کەم بیستیشمان کەسانی کەم بیستیشمان کەم توانای بیستن بەڵێ زۆر جار ڕێکەوتۆ لەناو مەکتەبەکانە مناڵێکی کەم بیست لە مەکتەبەکەیە هەبووە ماڵی شەویان زۆر بە تەواوەتی هەستیان پێی نەکردووە کە ئەم مناڵە توانای بیستنی کەمە لە مەکتەب گرفتی بۆ دروست کردو مامۆستاکەی جاری وا هەبووە پێی زانیوە توتیان مناڵە من ئەی بەمە دواوە لێ شتێ ناگای هێنەوە پێشەوە مشکیلەی نییە لەمەوانە حالی لای دکتۆر کراوە بۆیان دەرکەوتووە کە ئەم مناڵە تەنها توانێت لیپسم بخوێنێتەوە تەنها توانێت لێو بخوێنێتەوە بام لە پێشەوە بێ مشکیلەی نیە زیرەکیشە یعنی ئەم حاڵەتانە هەبووە لە مەکتەبەکانە جاریوە بۆ لە مەکتەبەی کە خۆمی لێ بوو ڕوویاوە کەسی پسپۆری لێبوو دەرووناس بڵێن ڕێنماییکاری دەرونی لێبوو هەستیان پێ کردو حالی لای دکتۆر کراوە زانیوانەکان مناڵە کەشەی کەم بیستنی هێنەک نابیستیتەوە بێ تەنها بەتوانای لیپسن ئەتوانێت بە خوێندنەوەی لێ و هەروە حرەکاتەکان ئەتوانێت تێبگا بەڵام کە چوە دواوە گرفتی بۆ دروست بێت مەشغوڵە بێت و ناتوانێت زمانی ئاماژە بە ئەندازەی لێ و جوڵان و شێوەی ڕخساری پێویستی بە جوڵەی دەستەکانی شێ ماڵمان بێگومان پێویستی بە جوڵی دەستەکانی هەتا پێویستی بە دەربڕێنی ڕخسار هەیە کە حەز لێ نەبێت حەزم لێنی ئەها لەگەڵیشە دەبڕینی ڕوخساری چاوەڕۆت هەبێ بەڵێ حەزم لێتی حەزم لێ لەگەڵیشە پێکەنینەکەت هەبێ ینی بەم جۆرە لەگەڵ هەر فیلینگ لەگەڵ هەر هەستێکە تۆ بتوانانی دەربڕینە ڕوخسارەکەشی لەگەڵ بکەی ئەمە زۆر مهمە تەنها بە جوڵەی دەستەکان بابەتەکە ناڕوا بەڕێوە بەڵکو هەمووی تێکەڵکێشیەکە چۆن ئێستا کە من تۆ قساکەی نەگەڵ کاکە شتێکە پێ بڵێم تۆزێ شەرمن ئەها شەرم بکەیت ڕاستە خۆ دەخیتەوە ناوێن ئاراقەکەی تۆ پێتۆ دیارە ئیش بە هەمان شێوە ینی هیچ جیاوازێکی وهاینە تەنها ئەوەی ئەم بە ئاماژە و وشەکان ئاماژەی تەواویان بۆ دانەوە ئەم بە قسەکردنەوە وشەکان بە دەربڕینە مامساوک و گوتراویشە خی گەورەگە دەرگایەکی لێ داخستی هەزاران دەرگای تری ڕحمەت بەسەردا دەکاتێت تەڵان ئەمان زیرەکەن بەرکەوتم هەیە لەگەڵیان لە ڕووی هەستەکانەوە تێگەیشتن کەسانێکن توانای خۆ گونجاندنیان باشە کەسانێکن بۆ نونە دەتوانن محیبەتی خۆیان بۆ دەوروبەر دەرببڕنیانی واد لێ بکەن ناچارت دەکەن زۆربەی کات کە گرنگیان پێ بدەیانی بە گرنگەوە لە ژینگە لەو ژینگەی کەلانە هەلوو مەرجەکەش گونجاونی بەڵام ناچارت دەکەن کە گرنگی لەگەڵ شتێکی زۆر جوانە دروژان ئابێ پێش ئێستا بوو کاتە لە کۆرسەکە بووم لە شوێنی کارەکەم تەواو بووم و چون بۆ کۆرسی زمانی ئاماژەکە بەر لەوەی بڕۆم مەوزوعی ڕوویە لەگەڵ هاوڕێکەمە لەسەری ناکۆک بن لەسەر شازی ڕاهێنانەکە بوو ئەمە لە کاتی ئیشکردنام شتانە جاری وا هەیە ڕوئەیە شتێکی وەها نەبوو کارم لێ بکات بڵێم تووڕێی کردومە یان شڵەژاندومی شتێکی وە بەڵام کە گەیشتم لەوێتر ئەوە مەوزوعەکەم تەواو کرد و هاتمەوە بۆ کۆرسی زمان دەستی پێکرد کۆرسەکە لەگەڵ هاتمە ژوورەوەی کە لە مامۆستا نابیستەکانم هاتە بەردەمم
نەیوت بۆ بێتاقەتی یەکسەوتی بۆ تووڕی ڕوتوڕە یعنی وتم ئەوەی کە من چەندێک ئەوەی کە ئێمە چەندێکی خوێنی لە دەرو ناسییا بە دوایەوە ئەچین شیکارکردن کەسی بەرامبەر چۆنە چۆنە خوێنێتەوە چەنەها کتێب هەیە چۆن قەنەعات بە کەسی بەرامبەرکەم چۆن کەسی بەرامبەر بخوێنمەوە چۆن بزانم چه هەستێکی هەیە ئەو ڕاستەوخۆ هەر لەگەڵ چوومە ژوورەوە یەکسەر پێوتمەوە بە تووڕی ناتووڕە نیم بەس موزوعێکی بەسیتی ئاوها ڕوویاوە و لەسەر ئەوە بۆتی پێتەوە دیار بوو کە هاتیتە ژوورەوە ینی هەستەکانیان زۆر بە قووەتە بۆ خوێندنەوەی کەسی بەرامبەر خی گەورە کاتێک کە وەکو خۆت ئاماژەت پێیا کە مەهارەتێکت لێ وەرەگرێ مەهارەتێکی تر بەهێز دەکات ئەمە چۆن لە ڕووی زانستێکەوەلێکی بینەوە کە من نابیست بم طبعا ئێستا من کە لەگەڵ تۆ یا قساکەم وزەی مێشک ATP بەکارەهێنرێت بۆ بیستن بۆ بیستنی دەنگیتەوە بۆ بیستنی هەموو شتەکان بەڵام ئەگەر ئەمە قەتع بێت وزەی ئەمی ژەڕا بۆ لایەکی تر وزەی ئەمی ژەڕا بۆ ئەندامێکی تر نابیت بە هەمان شێوە وزەی چاوت دەڕوا بۆ بیستنت بۆ بەرکەوتنت بۆ هەستکردنت بە هەمان شێوە ینی هەر بەشێک کە لە جەستەیە لە هەستەکانە کە خەفە بکرێیان بۆ نەخەفەکردن ئیش نکات کاری خۆی تەواوەتی ڕێبجێبەجێ نەکە وزەکەی وەلایەکی ترە ڕوات و بڵاو بێتەوە لایەنەکانی تری کەسەکە زۆر زۆر بەهێز ئەبێت لە ڕیسکی و تواناکە زۆر باشە مامۆستا ئەگەر ئاماژە بۆ بکەین جیهانی نابیستان جیاوازێک لەگەڵ جیهانی ئێمانی جیاوازێکی هەیە یاخود سۆز محیبەتێکی پێبەخشی و تێکەڵاو لەگەڵ ئەو ئەزمموی تێکەڵاو بوونەیە بەڵێ لە ڕووی جیهانەکەەوە تەبعاان جیهانی ئێمە جیهانی ژاوەژاو و دەنگە دەنگ و بۆڵە بۆڵ و قسەکردنە جیهانی ئەوانیش جیهانێکی بێدەنگ و لەسەرخۆ هێبنە ئەمە گومانیتیانە جیهانێکی زۆر جیاوازە کاتێککە دەداخ کاتێکە ئەچتە ناو مۆزوعەکەەوە هەموو شتەکان بە بێدەنگی ئەڕوا بەڕێوە هەموو شتەکان بە جوانی بە تێگەیشتن ئەگەر گرنگترین خاڵای ئەوان هەڵی تێگەیشتنە تۆ تێبگەێنن ئەگەر لە لای ئێمە شتێکی وەهانە بێت بڵین جاریوە دوو کەسەکە لێک تێناگە هەردووکی هاوارەکە بەسەریەکە بەڵام ئەو نە هێ من دەکاتەوە لە با تێبگەین یان بمن تۆ خۆت هێ منەکەی تۆڵی با تێبگەم لەگەڵ یەکتری تێبگەین وە لە ڕووی محەبەت و سۆزەکەشەوە تەبعاان محەبەت و سۆزێکی زۆر زۆر جیاوازە هەموو شتێک بەدڵ یعنی دڵبینینیان زۆر جوانە چاوبینینیان زۆر جوانە کە خەڵەتێکی ژەکەی خۆی ئەزانێت دەڵێن ئەوە نەبوو ئەوها بوو من نەزانم تۆمە بەستە ئەویان بەستە ئەویان نەبوو زۆر جوانە بیان و کەت ئەکسکیوزەکە شت بۆ دروستەکە هەتا ئەگەر تووڕەبوونێکیش ڕووبا لە نێوان خۆیانە کە شتە ناوێن ڕقەی ناکە ئەی ژۆکو من بە هەمان شێوەمان بارودۆخی هەیە لەوانێ مشکیلێکی هەیە چکە خۆیان لە بارودۆخێتی زۆر باشتەیەگەن زۆر باشە ئەگەر وەرگرتنی کەیسەکەوان و قسەکردن لەسەر زمانی ئاماژە قوڵتر و ڕوونکردنەوەی هەندێک دەستەواژە و دەربڕین و ئەم شتانە خەینە بەرنامەی دووەم زۆر کێشێکمان نابێت مشکیلێک دەستکانە خۆزۆساگیان پرزانیاری انشاءالله لە بەشی یەکەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر کەیسی نابیستان و زمانی ئاماژە لێرەدا هاتنە کۆتایی لە بەشی دووەمدا کەیسێک وەردەگرین ورتر دەبینەوە باس لە شێوازی ئیشکردنی مامۆستا ڕێیان دەکەین لەگەڵ کەیسە نابیستەکانی تا بەشی دووەم لەگەڵتاندا دەبم سوپاس بۆ ڕەوەی سوپاس بۆ هاوکارانم سوپاس بۆ ئێوەی بینە تا بەرنامەی داهاتوو لەگەڵتاندا دەبم شاد بەختەوەرمە خواتان لەگەڵ